سلااو ڕێزم کاتتان باش بەخێر هاتن سەرسەر و سەرچاوم هاوڕێک شتێکمان بۆ بنووسێت دەربارەی دەنگۆڕان کێشێک هەیە یان نا تکایە شتێکم بۆ بنووسن ئەو هاوڕیانەی لە سەرخەتن تکایە شتێکمان بۆ بنووسن بزانین ئەمڕۆکە باسی چی دەکەینیتر ئەو هاوڕیانەی لە سەرخەتن تکایە شتێک بنووسن ئەو هاوڕیانەی لە سەرخەتن تکایە شتێک بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە هاوڕێیان دەنگ باشە هەر بژی کاک ئامەد سەباح تۆ یەکەمین کەسی بەردەوام بۆم دەنووسی هەر بژی کاک هایمان بەخێر بێ کاک ئومێد بەخێر بێ کاک دیار تۆش بەخێر بێ سەرسەر و سەر چاوان هاتن هەر بژین هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێر بێن سەر هەردوو چاوم زۆر باشە بەڵێ زۆر سپاس زۆر بەخێر بن سەرسەر و سەر چاوان ئەو هاوڕێنەی لەسەر فەیسبووکن تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب کاک عەبدوڵ تۆش بەخێر هاتی سەرسەر و سەر چاوم ئەو هاوڕێنەی لەسەر فەیسبووک تەماشامان دەکەن تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب لەسەر کەناڵی یوتیوب بنووسن هیوا خۆشناو چۆن لێرە نووسراوە ئیتر لەوێدا بمدۆزنەوە و دوای ئەوەش ئەگەر سوبسکرایبتان نەکردووە سوبسکرایب بکەن بەڵێ لە بەرنامەی ئەمڕۆ بەیانیدا باسم لەوە کرد کە ئیتر یەک لە ئۆپسیۆنەکانی دیالۆگی نێوان ئەمریکا و ئێران لە ئیستانبول دەبێ بەڵام دوایی ئیتر ئێرانیەکان ئەمەیان قبول نەکرد ئێرانیەکان ئیتر ئەمەیان خستە عومان لە عومان داوایان کرد کە ئەو دیالۆکە ئەنجام بدرێ و لە عومانیش تەنانەت دیالۆکەکە قبولیان نەکرد لەگەڵ ستیڤ وێتکۆف ڕاستە و خۆبێ ئەمە خۆی لە خۆیدا کۆمەڵێک پرسیار هەڵدەگرێ ئێرانیەکان بۆ ئیستانبولیان قبول نەکرد ئەمە بابەتێکی زۆر گرنگە و بۆ وڵاتانی دیکەشیان قبول نەکرد وەکو ڕیاز وەکو دوبەی یانیش وەکو قاهیرە ئەمەشیان زۆر گرنگە ئەمە بۆ تایبەتمەندی عومان دەگەڕێتەوە عومان بەردەوام لە نێوان سنی و شیعە لە نێوان ئیسرائیل و ئیخوان موسلیمینەکاندا لەسەر مەسەلەی حەماس و ئەوانە بەردەوام ئیتر هاوسەنگێکی پاراستووە عومان وڵاتێکە لە ڕووی دیپلۆماسی ئیتر ڕۆڵێکی زۆری هەیە کە پردێکە ئیتر لە قەتەر زیاتر ئەتوانێت لەو بارەیەوە ڕۆڵ ببینێ بە تایبەتیش کاتێک مەسەلە هاتە سەر مەسەلەی ئێران دەتوانێت عومان ڕۆڵێکی زۆر ببینێ لە بەرنامەی ئەم شەودا ئیتر باس لە دوو تەوەرە دەکەم تەوەرەی ئێران زۆر بەخێرا و دوای ئەوەش تەوەرەی ڕۆژئاوا لە ڕۆژئاوادا چی دەقەومێ پێشبینیەکانمان چین ئیتر ئەمانەشیان باز دەکەین داوای لێبوردنەکەم ئەو ڕۆژئاوایە بە کورمانجی بەغەڵەت نووسراوە دوایی چاکی دەکەم هاوڕانی سەر فەیسبووک تکایە وەرنە سەر کەناڵی یوتیوب لەسەر یوتیوب تەماشامان بکەن دووبارەی دەکەمەوە و زۆر بە کورتی ئەمڕۆکە هەر نیو سەعاتی قسە دەکەین دوای ئەوە من کارێکی تایبەتم هەیە دەبێ بڕۆم بەڵام ئەگەر پرسیارتان هەبێ تکایە لە ئێستاوە پرسیارەکانتان بە کوردیەکی ڕێک و پێک بنووسن نیشانەی پرسیاری لە تەنشت دابنێن و پرسیارەکان هەندێک پرسیار بن کە هەم من بتوانم وەڵامیان بدەمەوە هەم پرسیارەکان دووبارە نەبن باشترە یعنی ئەم شتانی کە پێشتر قسەمان لەسەر کردووە ئەمانە نەبن باشتر دەبێت سوپاسدانەکەم لەسەر فەیسبووک وەرنە دەرەوە لەسەر فەیسبووک پەخشەکە ڕادەوەستی وەرنە سەر کەناڵی یوتیوب لێوە تەماشا بکەن هاوڕێنی بەڕێز زۆر بەخێر بن سەر و سەر چاوم زۆر سپاس بەڵێ ئیتر هەروەکو باسمان کرد عومان ڕۆڵێکی تایبەتی هەیە دەربارەی دیپلۆماسی و بە تایبەتیش دەربارەی ئێران هاوسەنگیەک دەپارێزێ وڵاتانی دیکە ئیتر هەر هەمویان
زیاتر لە دیپلۆماسیەکاندا لە دانوستانەکاندا خەتی ئەمریکا لە ژێرەوە بە ئەساس وەردەگرن. سعودیا یەک لەو وڵاتانەیە کە زۆر نیگرانە لە شەڕێکی نێوان ئەمریکا و ئێران، بە تایبەتیش ئەگەر شەڕەکە درێژ بکێشێ و ئەگەر شەڕەکە ببێتە هۆی ڕاگررتنی ڤەگواستنی ئەنەرژی و پترۆل لە کەنداودا. ئیتر ئەمە زیانێکی زۆر گەورە بە سعودیا دەگەینێ، زۆر لەمە نیگەرانە. بەڵام لە ژێرەوە ئیتر سعودیا دوژمنێکی سەرسەختی ئێرانە، ئەگەرچی لە سەرەوە ئیتر دەستی برایەتی لە بۆ ئێران درێژ دەکا، بەڵام لە ژێرەوە ئیتر لەو وەکو ئیسرائیلەکان ئەتوانین بڵێن تاڕادەیەک بیر دەکاتەوە. یعنی دەرفەتێکی گەورە لە ئارادایە لە کاتێکدا حیزبوڵڵا ئیفلیس بووە، حوسیەکان ئیتر گۆشەگیر کراون، حەماس نەماوە، ئیتر قەڵای ئێران لە سووریا بە تەواوەتی ڕووخاوە، حەشد شعبی ئیتر تاڕادەیەک دەست و پێەکانی بەستراونەتەوە. دەرفەتێکی باش هەیە بۆ گۆڕینی ڕژێم لە ئێراندا. سعودیەکان وا بیر دەکەنەوە و لە ژێرەوە هانی ئەمریکا ئەدەن کە هەموو کارێک بکە بۆ لە پەکخستنی ئێران. لە هەمان کاتدا ئیتر ئیمارات وڵاتێکە کە بە تەواوەتی لەسەر خەتی ئیسرائیلە، تەنانەت سعودیاش لێی ڕازی نییە. تورکیا ئیتر تاڕادێک بە هەمان شێوە لە سەرەوە قسەیەک دەکات، لە ژێرەوە قسەیەکی دیکە دەکات، جگەلەوەی کە ئەگەر لە ئێراندا شەڕێکی دوور و درێژ بێتە ئاراوە، ئەوەی تایدا زەرەرمەند دەبێت، بە تایبەتی لە بواری ئەمن و ئاسایشدا تورکیایە و تورکیا نازانێت ئیتر ئەنجامەکەی بەرە و کوێ دەگا، بە تایبەتیش لەوە دەترسێت کە لەوێشەوە ئیتر کوردستانێک دروست ببێ. لە هەمان کاتدا ئێران ئەگەری زۆرە ئەگەر شەڕێکی دوور و درێژ ڕووبدا پەلاماری ئەزەربایجان بدا، ئەمانەشیان کێشن و ئیتر ئەرمەنستان لەو بارەیەوە سوود وەربگرێ، و یانیش رووسیا لەو بارەیەوە ئیتر لە سیاسەتی خۆیدا لە قەفقاسیا بتوانێت دەست پێش خەریەک بکە، لەمەشیان زۆر نیگەرانە. لە هەمان کاتدا هاکان فیدان ئیتر ئەو پێشنیارانەی کردی بۆ چارەسەرکردنی وەرن با سەرەتا دۆسیەی نوکلەری ئێران چارەسەرکەین، دوایی دۆسیەکانی دیکە یەک بە یەک. ئەمە لە لای ئێرانیەکان شتێکی قبول کراو نییە، چونکە ئێرانیەکان ئەمە وەکو دەستوەردان لە سەروەری وڵاتی خۆیان دەیبینن. ئێرانیەکان باش دەزانن تاقە هێزێک کە ئیتر مامەڵەی لەگەڵ بکرێ، نە تورکیایە، نە سعودیایە، نە میسرە، نە ئیماراتە، باڵکو خودی ئەمریکایە. لە بۆ هەندێش ئیتر داوایان کرد لەگەڵ ئەمریکا دابنیشن و لە عومان دابنیشن و لە دانیشتەکانیشدا ڕاستەوخۆ لەگەڵ ستیف وێتکۆف دانەنیشن، بەڵکو ژووری تایبەتیان هەبێ لە ڕێگای نێوبژیوانیەکانیان کە دەسەڵاتدارانی عومانن، لەوێوە ئیتر بتوانن پەیامەکانیان ئاڵوگۆڕ بکەن. ئێران باش دەزانێ ڕەوشی ئابووری زۆر خراپە و ئیتر هەوڵادا یەکەمین مەرجی خۆی بەسەر ئەمریکا بسەپێنێ، ئەویش ئەوێ هەڵگرتنی سزا ئابووریەکانە. لە بۆ هەندێش ئیتر دەیەوێ هەم شەڕەکە لە تاڕادەیەک دوا بخە و پاشی بخە و لە هەمان کاتدا قەیرانەکانی ئابووری تاڕادەیەک چارەسەر بکە. ئەمە ئیتر بۆچوونی ئێرانیەکانە لەو بارەوە، بێگومان ئەو بۆچوونە بمانەوە نەمانەوێت تورکیا زۆر لە ژێرەوە ئازار دەدا، تۆڕادا کە زۆر مەیلی نێوبژیوانی هەیە، مەیلی حەکەمبوونی هەیە. تورکیا زۆر هەوڵیدا دەربارەی شەڕی ئۆکرانیا و رووسیاش هەمان ڕۆڵ ببینێ، بەڵام ئەو ڕۆڵەی پێنەدرا لەلایەن رووسیاوە. ئێستاکەش هەمان ڕۆلی لێ دەسەندرێتەوە لەلایەن ئێرانەوە. ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە با بزانین لە ئایندەدا ئەو ڕۆژە چی بەسەردێ و هەروەها ئیتر ئێمە پێشتریش باسمان کردووە کە ترامپ، کەسایەتی ترامپ وانیش ئیدارەی ترامپ دوودڵە لە شەڕدا، لەوەدا دوودڵە کە ئەو شەڕە ئەنجامەکەی بەرەو کوێ دەچێت نازان. هەروەکو مایکل ڕوبیۆ پێشتر گوتو بووی، یعنی ئێمە ئەگەر ئەو ڕژێوەمان ڕووخاند کام ڕژێم لە شوێنی ئەمەدا بنیاد دەنین، جارێ نازانین، حەقی خۆشیەتی کە نەزانێت، چونکە لەمەدا هیچ شتێک دیار نابێ. ئیتر وڵاتانی دیکە چۆن
و میکانیزمەکانی دیکە ئیتر گروپەکانی دیکە لە ناوخۆ و لە دەرەوەدا چۆن دەست لەو کارە وەردەدەن ئەمەیان ئەمریکا نازانێت لە هەمان کاتداش ئێران ئەگەر و شەڕێکی بەسەر بسەپێنرێ هەوڵ ئەدا شەڕێکی دوور و درێژ بکە لە شەڕی دوور و درێژدا ئێران پێی وایە هەم بەسەر ئیسرائیلدا سەر دەکەوێت هەم ئەتوانێت ئابووری ئێران پەک بخە ئێران مەشغول بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر لە بۆ هەندێک ئەمە بۆچوونی ئێرانە بەڵام دەبێت چاوەڕێ بکەین بزانین گفتوگۆکان بەرەو چ عقارێک دەچن کە ئەمە فۆرمی چارەسەری لە نێوان لایەنەکانیاندا دەدۆزنەوە و دەبیننەوە هەتاوەکو ئێستا ئەوەی ئێمە دەبینین ئێران بە تەنیا ئامادەیە لەسەر دۆسیەی نوکلەری زیاتر سازش بکە چونکە من لە بەرنامەی ئەمڕۆ بەیانیشەوە گوتم ئێران نایهەوێ لە پڕەوە چەکی نوکلەری ساز بکات دەیەوێت پۆتانسیەلی دروستکردنی چەکی نوکلەری لەدەستدا بێ و ئەو پۆتانسیەلە لە هەموو کاتێکدا بەکاربێنێ و پێیان بڵێ تەماشاکە ئەتوانم لە ماوەی 2 حوتە ئەوەندە بۆمبی نوکلەری ساز بکەم ئیتر بۆیە یەخەم بەربدەن بەڵام لە ئێستاوە ئەم کارە بکە بێگومان ڕاستە لە ڕووی سەربازیەوە ڕەنگ بێ بتوانێت خۆی بپارێزێ بەڵام لە ڕووی ئابوووریەوە ئەکرێ ئەمریکا و خۆر ئاوا و ئەوروپا هەموو وڵاتانی دەوروبەری ئێران ناچاری ئابلۆقەیەکی ئابووری زۆر کوشندە بکەن چۆن لە ساڵی 1990 لەسەر عراقدا فەرزیان کرد کە پاکێتێکی جگەرەش ئەگەر بە قاچاق نەبووایە نەدەهاتە ناوخاچی عراق ئەمە زۆر گرنگە ئینسان تێی بگە ئیتر لەسەر ڕۆژ ئاوا ئەگەر بمانەوەی بە کورتی قسە بکەین چونکە من دەمەوێت بە کورتی قسە بکەم و وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە ئەگەر پرسیارتان هەبێ و ئیتر دوای 20 دقەی دیکە کۆتایی بە و پەخشە دێنن چونکە کارێکی تایبەتم هەیە داوای لێبوردنەکەم بەڵام ئەگەر پرسیارتان هەبێ لەسەر ڕۆژ ئاوەش ئەتوان پرسیارەکانتان بنووسن بە ڕێکوپێکی بەدڵنیاییەوە وەڵامتان دەدرێتەوە لەسەر ڕۆژ ئاوا ئیتر ئێستاکە گفتوگۆکە گەهشتۆتە ئەو ئاقارەی کە ئینتیگراسیۆن ساز دەبێ ئیتر دەوڵەت دەگەڕێتەوە ناو دام و دەستگەکانی ڕۆژ ئاوا بەڵام ئەمەیان لە دوور و درێژدا چ کاریگەریەکی دەبێ ئایا ڕۆژ ئاوا و یانیش خۆسەری دیموکراتیک هەرچەندە خۆسەری نامێنێ ئیتر بەڵام کوردەکان دەبنە هاوبەشێکی دەوڵەتی سووریا لە دەستوری بنچینەیدا لە حکومڕانیدا لە بڕیارەکاندا ئەتوانن ڕۆلیان هەبێ یان ئەمە تا ئیتر ئامانجی سووریا و ئەو وڵاتانەی کە لە پشتیانن هەم خۆر ئاوا هەم وڵاتە هەرێمیەکان وەکو کەندا و وەکو تورکیا ئەمانە سیاسەتەکەیان ئەوە نییە ئایا کە پلە بە پلە ڕۆژ ئاوا لە ناو ببن چونکە سەرەتا ئەو هەڵمەتانەی لە دوای 6 جانیوەریدا بینیمان هەڵمەتەکان نیشانەی ئەوەیان پێوە دیار دەبوو کە لە ڕووی سەربازیەوە دەیان هەوێ هەتاوە کوسمێڵکە بگرن بەڵام ئەمەیان ئیتر هەروەکوتم ڕوبەڕووی کاردانەوە بوو و ئێستاکە حکوومەتی سووریا نایهەوێت جارێکی دیکە ئیتر ڕوبەڕووی سزاکانی ئەمریکا ببێتەوە ڕوبەڕووی کۆنگرێس و سەناتۆرەکان ببێتەوە لە بۆ هەندێک ئیتر ناچارن دەستیان بەو قۆناغە کردووە بەڵام ئامانج لێی لە دوور و درێژدا هەتاوەکو بۆیان بکرێ ئیتر ئەمەی هەیە بە تەواوەتی تەفروتونایی بکەن قۆناغ بە قۆناغ لە ناوی ببن هەر لە بۆ هەندێک باسم کرد کە ڕۆلی بارزانیش لێرەدا گرنگە ئیتر ئەمانە هەمویان لە ئێستاوە دەیبینین بەرەو کوێ دەچێت جارێ بەڕاستی نازانین بەرەو کوێ دەچێت بەڵام ئەتوانین بڵێن لە بینی ئەو دوو سیناریۆیەدا سیناریۆی دووەم زیاتر حاکمە کە دەیان هەوێ ئیتر ناتوانن بە یەک جار دەستکەوتەکانی ڕۆژ ئاوا لەناو ببەن دەیان هەوێ لە ماوەیەکی دوور و درێژدا هەم ڕێگان نەدەن ڕۆژ ئاوا خۆی کۆبکاتەوە سەریەک ببێتە هێز وە لە هەمان کاتدایتر پەیتا ئیتر لە ناویان ببن و مافەکانیان قەتیز بکەن و کەمتری بکەنەوە بەڵێ ڕاستەخۆ دێمە سەر پرسیارەکانتان ئەوەی تاوەکو ئێستا پرسیاری کردووە کاک ئومێدە کا بە پرسیارەکەی
کاکومێت بخوێنینەوە بهێنینە سەرشەشە هەوڵەدەین وەڵامی بدەینەوە. گۆڕانکاریەکان لە سووریا بەردەوام دەبێت یان ڕاگیراوە بە ممکنی دەزانی بارودۆخی نوێ بێتە ئارا کە بە قازانجی کوردەکان و شکستی تورکەکان بشکێتەوە. گۆڕانکاریەکان بەردەوامن کاک ئومێد. ئیتر دوێنێ دەستگا ئەمنیەکانی حکوومەتی سووریا گەیشتنە قامیشلۆ، خۆی لە خۆیدا لە کوبانێ هەبوون، خۆی لە خۆیدا کوبانێ ئیتر دابڕاوە لە ئیارەتی حەسەکە. هەر بەخۆشی وایە لە ئیتر لە سەر بە ئیارەتی حەلەبە لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی سەربازیشەوە و مامەڵەی لەگەڵدا دەکرێ. ئیتر من پێم وابێ لە بەرامبەر هەردوو لایەندا جگە لەمە ڕێگایەکی دیکە نیە لە ئێستاوە کە دەبێ هەردوو لە وان نیشان بدەن کە پابەندی ڕێککەوتنەکەن و کاری لەسەر دەکەن. هەر لایەنێک پابەند نەبێ کێشە دروست بکە، ئەمە زیاتر ڕووبەڕووی کێشەکان دەبێتەوە و ئیتر کێشەکان بەسەرسەری ئەودا دەتەقنەوە. لەو بارەوە ئیتر بەڕاستی جارێ نازانین کە بارودۆخەکە بەرەو کوێ دەچێت. ئەم ئێرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئێستاوە تەماشا دەکەین کە ڕۆڵێکی تورکیا لەو بارەیەوە دەردەکەوێت و کوردەکان ئیتر تا چڕادێک ئەتوانن خۆیان کۆبکەنەوە، ناتوان خۆیان کۆبکەنەوە. وەختێکی زۆر کەمیان لەبەر دەستدایە و پێویستیان بە کۆمەڵی کاری زۆر گەورە هەیە، هەم لە بواری فکری، هەم لە بواری استراتێژی، هەم لە بواری سیاسی، هەم لە بواری بەخۆدا چوونەوە. و ئەم بەخۆدا چوونەوانە ئایا بە فلتەرێکی حیزبیدا تێدە پەڕدرێکە ئەوان پەیدانە ڕەخنە لە خۆگرتنێکی سەرپەیانە پاشان لە بیرکردن و یانیش ئیتر بەڕاستی گۆڕانکاریەکی زۆر گەورە لە هەموو بوارەکاندا دەکرێت. ئەمەیان لە ئایندەدا دەیبینین. کاک عەبدوڵڵا ڕەشید بابزانین چ پرسیارێکی کردووە. کاکیوا پێت وایە ئەو سیاسەتی قۆناغ بە قۆناغ لە ناوبردننی ڕۆژئاوا سووریا بتوانێت ئەنجامی بدات؟ ئیتر ئەمە لەسەر هەردوو لایەن دەمێنێتەوە. وەکو لە بەرنامەکانی پێشوودا باسمان کردووە، ئیتر سیاسەتی ئەمریکای دۆناڵد ترامپ زیاتر جیاوازە لە سیاسەتی کلاسیکی ئەمریکا. ئیتر هەتا وەکو دۆسیەی ئێران چارەسەر نەبێت، تەنانەت دۆسیای رووسیا و چاینەش چارەسەر نەبێ، ئیتر ئەوان وا پێ دەچێ وایان بیر کرد بێتەوە کە هاوپەیمانیەکانیان دەبێت دەوڵەتی مارکەزی بەهێز بن، چونکە لە ڕێگای دەوڵەتی مارکەزی بەهێزەوە ئەتوان بڕیار وەربگرن، ئەتوان داخوازیەکانیان زیاتر لەسەر ئەمانەوە بسەپێنن و دەبێت ئیتر بڕیارەکان لە پڕەوە بدرێن. کەسایەتی دۆناڵد ترامپیش بەخۆی کەسایەتێکی وایە، دەیەوێت هەموو بڕیارێک بەخۆی بدا، سەرۆک بیدا، کەس قسەی لەگەڵ نەکا، کەس بڕیارەکانی نەخاتە ژێر پرسیارەوە. ئەمانە هەمویان بابەتگەرێکن کە ئەمڕۆکە دەبینین لەلایەن ئەمریکاوە، لەلایەن وڵاتانی هاوپەیمانەوە ئەم سیاسەتە هەتاوەکو ئێستا بەڕێوە دەچێت. بەڵام ئایا ئەگەر بێت و ئێران و ئەمریکا بگەنە ڕێککەوتنێک، تا چەند دەگەنە ڕێککەوتنیان نابڕاستی لەمەشیاندا پرسیاری زۆر گەورە هەیە. تەنانەت ئەگەر تەماشای دۆسیای ئەپشتاین بکەین، تەماشا دەکەین کە هەتاوەکو دێ ڕۆژ بە ڕۆژ لە دژی ترامپ ئەمە بەکاردەهێنرێ و دەبێتە عنسوڕێکی گوشارخستنە سەر کەسایەتی ترامپ. پێشتر ئەمە لەسەر بیل کلنتۆن تاقی کرایەوە لە سەردەمانێکدا کە قەیران لە نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان هەبوون و بیل کلنتن دەیخواستن لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکاندا هاوسەنگێک دروست بکایتر دۆسیایەکی بەو شێوەیان لە بۆ ساز کرد و ئەمانە ئێستاکە هەر هەمویان لە بەردەم دادوەری ئەمریکانە. دادوەری ئەمریکا چۆن بە شێوێک مامەڵەیان لەگەڵدا دەکا ئەمەیان بەڕاستی نازانین، بەڵام تەماشا دەکەین لەو بارەشەوە. ئیتر ئەمە بابەتێکە کە ئیتر بمانەوێت نەمانەوێت لەسەر کەسایەتی ترامپ ڕۆڵ دەبینێت. ترامپ لەژێر گوشارێکی زۆر گەورەی لۆبی جوولەکە، لۆبی موسەوی، لۆبی ئیسرائیلیدایە، لەژێر گوشاری ڕاستەخۆی دەوڵەتی ئیسرائیلدایە. تا چەڕادێک دەتوانێت بەرگری بکە. میکانیزمەکانی بەرگری چین ئەمەیان زۆر گرنگن و لە هەمان کاتدا لە بەرامبەر
ترامپدا ئیتر هەڵبژاردننی ناوەڕاستی واتە هەڵبژاردننی سێنات و هەڵبژاردننی کۆنگرس ئەگەر لەمانەدا لە هەردووچیان بدۆڕێنێ ئەمە ترامپ دەبێتە مەلی بێباڵ کەواتە هەموو بڕیارە سەرچیەکان بە میکانیزمی کۆنگرس و سێناتدا تێدەپەڕن لە ئێستاوە ئەوەی دەبینین لە ئێستاوە سبەی نازانین چی ڕۆدا بەڵام لە ئێستاوە بەپێی ئامارەکان لە کۆنگرسدا دیموکراتەکان دەیبنەوە لە سێناتیش ئەگەر بیبنەوە ئەمە بە تەواوەتی ڕەوشی ترامپ تووشی کێشە دەبێ بەڵام ئەگەر هاتوو با بڵین بە هەندێک هیوا بەخش بین ئەگەر هاتوو ڕێککەوتنێک ساز بوو لە نێوان ئێران و ئەمریکادا ئەمە تا چڕادێک پێویستی بە ئەو ڕێکخراوە جیهادیانەی سووریا دەبێ و ئەمانە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ لە حکومڕانیدا چ قەیرانێک دروست دەکەن لە بەرامبەر ئەمریکا و خۆر ئاوادا ئەمەشیان جارێ دیار نییە ئەمانە هەمویان لە ئایندەدا ئەتوانن بڕیاری خۆی بدەن. کاک ئومێد دیسا پرسیارت کردووە هەبوونی دەوڵەتێکی ناوەندی بەهێز لە سووریا ئیسرائیلیەکان عاجز ناکات ئایا ئیسرائیلیەکان دەست لەسەر دەست دادنێن و هیچ ناکەن نا من تا ڕادێک بە پێچاوانە بیر دەکەمەوە یعنی حکوومەتێکی ناوەندی بەهێز لە سووریادا ئەگەر بێت و چەکی پێشکەوتووی نەبێ ئەگەر بێت و سەروەری ئاسمانی نەبێ ئەمە هیچ کێشەیەک بۆ سەر ئیسرائیل ساز ناکە خۆی لە خۆیدا ئیسرائیل لە تاوەکو ئێستاش کارتی دروزەکانی لەدەستدایە ئیتر ئەمانە هەر کاتێک ئەتوانێت بەکاربێنێ لە بۆ هەندێک ئیتر من جارێ هەڕەشەیەک نابینم لەلایەن سووریاوە لەسەر ئیسرائیلدا لە سیاسەتی ڕۆژانەدا خۆی لە خۆیدا جۆلانی ئیتر بە ئاشکرا کاتێ هاتە سەر دەسەڵات وتی ئێمە دوژمنی هاوبەشمان هەیە یعنی دوژمنێکی هاوبەشی ئیسرائیلەکان و سووریەکان هەیە کە ئێرانە کەواتە من ئامادەم کارت لەگەڵ بکەم لەو بارەیەوە جارێ من هەڕەشەیەک نابینم لەو بارەوە بپێچەوانە ئیسرائیلەکان چەندین جار پێم ڕاگەیاندونە کە ئیسرائیل دەیەوێت لەگەڵ دەوڵەتدا ئیتر بڕیار بدا لەگەڵ دەوڵەت ئیتفاق دەکرێت ئاکتۆری نادەوڵەتی بەکار دەهێنرێت وەک کارتێکی گوشار وەک سەرەتانێک لەسەر جگەری دەوڵەتی نەتەوەییدا بەڵام ئیتر ئامانجەکە ئەوەیە لەگەڵ دەوڵەتی نەتەوەییدا ئیتفاق بکە ئەمە زۆر زۆر گرنگە کە ئێمە لێی تێبگەین. کاک عومەر خدر بەخێر بێت سەر چاوم کاک عومەر کاکیوە سڵاوتکە لەسەر ڕەوشی ئێران ئەمریکا شتێکمان پێ بڵێ وا دیارە کاک عومەر درەنگ هاتیە سەر لایفەکە لە سەرەتاوە تەماشا بکە لەو بارەوە قسەی تێر و تەسەڵمان کرد لەسەر ئێران بە کورتی باسمان لەوە کرد کە ئیتر ئێران لە کۆتاییدا پێشتریش وا پێشبینیمان کردووە مفاوەزات و دیالۆگ ڕات ناکاتەوە بەڵام مفاوەزات و دیالۆگ ویانیش دانیشتن بە ئەکسەنتی ئەمریکا و دۆناڵد ترامپ و ئیسرائیل قبول ناکە هەر لە هەمان کاتدا بە ئەکسەنتی وڵاتانی هەرێمیش قبول ناکە ئەو وڵاتانە وەکو تورکیا وەکو سعودیا وەکو ئیمارات وەکو قەتەر وەکو پاکستان ئەمانە هەر هەمویان مەسەر هەر هەمویان لە کۆتاییدا لە ژێر دەسەڵاتی ئەمریکادان لە بوارێک لە بوارەکاندا پابەندی ئەمریکان ئیتر لە بۆ هەندێ ئێران حەزی نەکرد لە ئیستانبول لەگەڵ ئەمانەدا دابنیشە یعنی بە بەشداری ئەمانە لەگەڵ ئەمریکادا دابنیشێ حەزی کرد لە عومان بە تەنیا لەگەڵ ئەمریکیەکان دابنیشە بەڵام ڕاستەوخۆنا ناڕاستەخۆ هەر کەس لە ژووری خۆی و نێوبژیوان هەوێ نێوبژیوانەکانی تر پێشنیارەکانی هەردوولا لە بۆ یەکتری ببنەوە هەوڵ بدەن لە یەکتریان نزیک بکەنەوە چونکە ئەتۆ حیساب بکە ئێران بە تاقی تەنیایە لەسەر مێزێک دانیشتووە لە دەوروبەری هەم ئەمریکیەکان هەنا هەم 5-6 وڵاتی گەورەی ناوچەکە هەنا وەکو پاکستان تورکیا سعودیا قەتەر ئیمارات مصر ئەمانە هەر هەمویان کە ئەتوانن لە کاتی گفتوگۆدا عنسوڕێک بن گوشارێکی ڕاستەوخۆ بۆ سەر ئێران بێنن
ئێران ئەمەی قبول نیە. ئێران ئەڵێ تاقە هێزێک کە من کێشەم لەگەڵی هەیە ئەمریکایە، بەتەنیا لەگەڵ ئەمریکاش دادەنیشم ولا تورکیاش دانانیشم، چونکە باوەڕم بە تورکیا نیە. بەڵام عمان وڵاتێکە لە سەرەتاوە باسم کرد زۆر بە باشتر ئەتوانی هاوسەنگی نێوان شیعە و سونە ئەمریکا و ئێران ڕابگرێ، بەڵام لە سەرەتاوە تەماشا بکەی باشترە. بەڕێز کوردیش پلەیر بۆ ئەمریکا کوردی ئێمال کرد. ئەمریکا لە سەرەتاوە بە کوردەکانی وتووە ئێوە هاوپەیمانی ئێمە نین، ئێوە پارتنەرن، ئێوە هاوکاری ئێمەن لە شەڕی داعشدا لەسەر زەوی، بەڵام کوردەکان نیانویستووە لەوە تێبگەن. ئەمە زانیاریە، ئەمە لە دەمی ئەو کەسانم بیستووە کە لەگەڵ ئەمریکیەکان لە ڕۆژئاوادا دانیشتونە. ئەمە لە هەموو کوردەکان پێشتر ئەو جۆرە بۆچوونەیان هەبووە. ئەمریکیەکان لە هەموو شوێنێکدا پێیان وتونە ئێمە متفقی استراتیژی ئێوە نین، بەڵام تەماشاکە لە ساڵی 2005-6 تەماشای ئەرچیفەکانی هاوڵاتی و ئاوێنە و ئەوانە بکە، هەر هەمویان ئیتر ئەو کاتەش ئێمە متفقی استراتیژی ئەمریکین، دەیانویست بە زۆر بە خۆیان بدەنە باوەڕکردن کە ئەوان متفقی استراتیژی ئەمریکان، بەڵام شتی وانە. ئیتر ئەمریکا متفقی استراتیژی لە ناوچەکەدا، متفق استراتیژیە گەورەکانی ئەمریکا لە ناوچەکەدا متفقی هەری ڕاست کە هاوڕێی بێ، هاوکات دۆستی بێ، لە هەموو لایەنەکاندا بتوانێت لەگەڵی دابێ ئیسرائیلە، دەوڵەتی ئیسرائیلە، نەوەک حکوومەتی ئیسرائیل. متفقەکانی دیکەشی بەپێی کۆنژەکتور دەگۆڕدرێن، هەر لە بۆ هەندێک سعودیە ئەمڕۆ لەگەڵ ئەوەی متفقی ئەمریکایە، بەڵام لە هەمان کاتدا هەوڵەدا لە هەندێک بواری دیکەدا اتفاق لەگەڵ پاکستان بکە، اتفاق لەگەڵ رووسیا بکە، اتفاق لەگەڵ چاینە بکە، حتا اتفاق لەگەڵ ئێرانیش بکە کە پێشتر کردوویەتی. ئەمانە بابەتی بەو شێوەیەن ئیتر کوردەکانی ئێمال نەکردووە. ڕۆلی کوردەکان لە سەرتاوە هەر ئەوە بووە، بەڵام ئیتر کورد نایهەوێ بەوە باوەڕ بکە. ئەمە کادرانی ڕۆژئاوا ڕاستەوخۆ بەمنیان وتووە، ئەمریکیەکان ڕاستگۆ بوون لەگەڵماندا لە سەرەتادا وایان دەگوت، بەڵام ئێمە نەمان دەویست ئەوها باوەڕ بکەین. لە سیاسەتدا ئەمە پێی دەوترێ پەیوەندی عاشقانە، ڕۆمانسیانە، یعنی لە سیاسەتدا شتیوە نابێ. ئیسرائیل و دروزیەکان چ کاریگەری بکەنە؟ ئیسرائیل کاریگەریەک دەکا، ینی کاریگەری چییە؟ ئەوەی ئێستاکە ماوەتەوە بە شێوەیەک لە شێوەکان کاک دیار بەرژەوەندی ئیسرائیلی تێدایە، یعنی کە بە تەواوەتی شتێک بە ناوی هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش چی پێ بڵێن پێشمەرگەی کوردی، هێزی کوردی بە تەواوەتی لەناو نەچێ، بەڵام هەر ئەوەندەشی بۆ دەکرێت، چونکە لە ئیتیفاقی پاریسدا باکوور بۆ تورکیا، باشوور بۆ ئیسرائیل بووە. ئیتر لەو چوارچێوێدا ئەوە دەکات دروزەکان پەیوەندیەکی وایەن لە ڕووی جوگرافی و فیزیکی لەگەڵ هەرێمە کوردیەکاندا نییە. ئیتر ئەمە بابەتێکی گرنگە. پارێزگاری حەسەکە دەتوانێت چی بکات بۆ خەڵکی ڕۆژاوا؟ دەتوانێت کاری ئیداری بکە. ئەوانیش پێشتر سووریا بە ئاشکرا لە ئیتیفاقی 10 ئازاردا وتوێتی ئێمە ئامادەین بۆ ئۆتۆنۆمی ئیداری، نەوەک ئۆتۆنۆمی سیاسی و عسکەری. کاک شەیوەهامات بەبوورە ناوەکەتم بە هەڵە گوت. کاک عمەر دیسا پرسیاری کردووە، کاکی وایە دەربارەی ئەنە کەسە گوایە لەگەڵ جۆلانی کۆبوونەتەوە، دەرهاوێشتەکانی چییە؟ دەرهاوێشتەکانی چییە؟ لە چوارچێوەی سیاسەتی بارزانی بەڕێوە دەچێ و ئەمڕۆکە تەماشا دەکەین نەک تەنیا ئەنە کەسە پێدە و خۆسەری دیموکراتیکیش ئەگەر مابێ، هەرچەندە نەماوە، و هێزەکانی سووریای دیموکراتیکیش بتەوێت و نەتەوێ لە بواری سیاسی، لە بواری دیپلۆماسی، حتا لە بواری گوتار و ئیدۆلۆژیدا تەماشای ئاڵاکانی هەرێمی کوردستان بکە کە پێشتر هەڵ نەئەدران، ئیتر ئێستاکە هەڵ دەدرێن. تەنانەت هونەرمەندێکی وەکو دیار دێرسمیش کە هونەرمەندێکی ئیدۆلۆژی پەکەکە ئەویش ئەو ئاڵەیە هەڵداوە. یعنی هەموو شتەکە چۆتە ژێر حیمایەی بارزانی،
من بۆیە ئیتر لە بەرنامەکانمدا چەندین جار باسم کردووە ئێستاکە بارزانی نەوەک بە تەنیا سەرۆکی پارتی دیموکرات و سەرۆکی ئەو ئیدارەی باشووری پارتیە لە هەمان کاتدا لە ڕووی فعلیەوە سەرۆکی ڕۆژ ئاواشە کەواتە لێرەدا ئەنە کەسە دەیەوێت چی بکە چینەکە نازانین بەڕاستی وە مانایەکی ئەمەش بەڕای من زۆر نییە. کاک دیار عمر جارێ دیار نییە دروست دەبێتە فدرالی یان نا بەڕاستی هیچ شتێک نییە و ئەمە بەواقعیش نازانم یعنی 100,000 کەس 150,000 دروزی بکرێتە فدرالی چۆن دەبێ شتیوە نابێ شتیوە ئەمانە بە تەنیا دروشمن بەڕای من لەو چوارچێوێدا تەماشا بکرێ باشترە. کاک کوردیش پلەیەر کاکی وا سوپاس بۆ وەڵام دانەوەیت ئەگەر ئەمریکا هێرش بکات جەنگ لەگەڵ ئێران یان جەنگ لەگەڵ چین و ئێران نازانم مەبەستی پرسیارەکە چییە جارێ دیار نییە لە ئایندەدا ئەمە دەبینین. سوپاس بۆ بەشداریکردتان سوپاس بۆ پرسیارەکانتان ئەگەر پرسیارێکتان مابێکە کاتەکەم دەرفەتم نادا لەمە زیاتر قسە بکەم تکایە لە دوای داخستنی ئەو بەرنامەیە لە بەشی چاتدا لە یوتوب بنووسن بەسەرچاو لە ئایندەدا وەڵامتان ئەدەمەوە وەیانیش لە پەخشی سبەینێ بەیانی زوو ئیتر هەوڵەدەم وەڵامتان بدەمەوە. زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان بەڵام وەکو هەموو کاتێک تکاتان لێ دەکەم ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە شەیری بکەن ئەوانەی نەبوونە ئابوونە تکایە نەبوونە سوبسکرایب یعنی فۆلۆوەر تکایە کەناڵەکە فۆلۆوەر بکەن بەردەوام پەنجە بەسەر جەڕەسەکەەوە بنێن. زۆر سوپاسدانەکەم شەوگارتان شاد هەر بژین کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم سەرسەر و سەرچاوم بەخێربێن دووبارە.